هەر لە کۆبوونەوە بەرفراوانەکەی کۆنگرێتەوەی کوردستان کەنەکەدا کە لە کەرکووک 2 ڕۆژە بەردەوامە کۆبوونەوەی کەنەکە بۆ خەباتی هاوبەشە و لەلایەنە کوردەکانەوە بەمبەستی دۆزینەوەی ڕێگە چارەیەکی قەیرانەکانی باشووری کوردستان سازدراوە. نوێنەری پارتە سیاسەکان و ڕێکخراوەکانی مەدەنی بەشداربووی کۆبوونەوەکە بە بەرفراوانیەکەی کەنەکە بۆ ئاژانسی دەنگ و باسی فرات تێڕوانینی خۆیان دەربارەی کۆبوونەوەکە دەردەبڕن و دەڵێن پێویستە لایەنە سیاسەکان دەستبەرداری بەرژەوەندی حیزبەکانیان ببن و بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرن. کۆنگرێ ئێستا کە خەریکن ماڵی کوردی ڕێکەخەنەوە زیاتر باشوور کە کۆمەڵێک کێشەی تایە ئینجا بیر و بۆچوونی هەموو لایەنە حیزبەکان وەرەگرن ئێستا چۆن بتوانین ئەو کێشانە چارەسەرکەین. من وا ئەبینم کە بە ئەنجامێکی باشەوە دەربچین. گرنگی ئەو کۆنگرێ لەوەیەدایە کە باسی قەیرانەکانی باشووری کوردستان دەکات بۆ ئەوەی بە کەرکوچیەکان و بە خەڵک بڵێن کە ئێمە ئەمان هیچ کونجێکی کوردستان لەبیر ناکەن و کەرکووک شارێکە لە شارە کوردستانیانەی کە پێویست بوو میوانداری ئەم کۆنفرانسە بکە تا ئێستا کۆنفرانسەکە بە پێی بەرمەجەیەکی باش دەڕوە هەموو پارتە سیاسیەکان بە ئازادی قسەی خۆیان دەکەن. کۆنگرێتەوەی کوردستان کەنەکە هەستا بم کارە کە بە کۆبوونەوەیەکی ڕاوێژنەتەوەی کە ئێمە بتوانین هەموو لایەن سیاسیەکان لا چاپەرچەی کوردستان بە تایبەتی لە باشووری کوردستان کە بتوانین پێکەوە دانیشتین گفتوگۆ بکەین دەستکەین سەر برینەکان بۆی بتوانین لە کۆتایی ئەم ڕاوێژە بتوانین بگەین ئامانجێک کە بتوانین ئەو قەیرانە کە دروست کراوە لە باشوورکان چارەسەرکەین. سپاسی هەموو لایەنەکانەکەین کە هاتوونە لێرە ئەندامان لێرە هەر کەس و بیر و بۆچوونی خۆی و پێشنیارەکانی پێشکەشەکە ئاستی مناقەشەی حیزبەکان و بەشداربوونیان تا چەند هیوا بەخشە و چۆنە ئێوە چۆن ڕخێن. زۆر باشە ئێمە و کێشەی ئێمە لە کوردستانی باشوور ئەوەیە کە هەموو حیزبەکان ئەزانین برینەکە لەکوێ ئەزانین کێشەکە چییە هەموو حیزبەکانیش هەر ئاماژەی پێ ئەدەن بەڵام ئەوەی کە کێشەکەیە ئەوەی کە ئەسڵی کێشەکەیە نەباز ئەکرێ و نەدیارە بۆ ئەوەی بتواندرێت ڕەیەکی عام دروست بکرێت لەسەر قەیرانەکان. هەموو حیزبەکان بە تێک ڕادەڵێم بەرامبەرمان بە هەڵە و خۆمان بە بەفری پێپەڵە دەزانین بەڕاستی. لەبەرەوە ئێمە حیزبەکانمان بینیەوە زۆر پێکەوە دانیشن ناگەنە هیچ نەتیجەیەک بەڵکو ئێمە دەبێت لە خوارەوە لە مستەوای جەماوەرەوە فشار دروست بکرێت تاکو سیاسیەکان گوێ لە خەڵک